دووبارە سڵاتان لەبێ لەرمەردێکی خۆشەویست ئەم ئێوارەیە ئەبێتە میوانی ماڵەکانی ئێوە ئەویش کاکەڵکەوت محەممەدە کە لە دوور لە شاری سلێمانی و بۆتە میوانمان کاکەڵکەوت ئێوارە باش زۆر بەخێر بێ سڵای خۆت بگەێنە سپاسی بە ڕێزەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لە جەنابتەکەم زۆر سپاس و ئەمەوێ سەرتا دەستخۆشی لە مامۆستا حامید بکەم و لەگەڵ کاگو شارەکە لێرە حازرە سپاسی ئەوانەشەکەم کە بینێریم کەناڵە زۆر بەخێر بێت سەرچاوان بەخێراتنی موزیسیانەکانەکەین ئێواری مولایەک باش دەست و چاوتان خۆشماند بنەبن کاکەڵکەوت دەستپێکی کارە هونەریەکانی خۆتمان پێ بڵێ بزانین کەی دەست کردو بە کاری هونەری بەڵێ من لە ساڵی 2000ەوە دەستم کرد بە کاری هونەری لە ساڵی 2007 سیدیەکەم پێکە ناخۆی لە حەوت تراگرت لە ساڵی 2014 عفوان دەستم کرد بە ئیشی پێشووتر عازفم دوایتر خۆم دەستم کردەوە بە گۆرانیوتن کۆرسێتێکم لە کەلار کرد دوای بوو لە هەولێر کردم لە چەمچەماڵ کۆمەڵی ئیشی جۆرا و جۆرمان کردو لەگە برادرانی کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەموویانەیە کاکە هەرم کاکەی و مامۆستا فەیسەڵ و جەماعەتی تر و ساڵی 2007 ئەو سیدیەم بڵاو کردەوە ئێستاژەر بەردەوامی لەسەر کارێکە خۆمانەوە دەستەکانت خۆش پێ مێژێکی باشت هەیە لەگەڵ کاری هونەریات چۆک و میوزیک چۆک و گۆرانی بەڵام وەجهەکەت بە شێوەیەکە کاکرێ بڵێم کەم کەس ئەدناسێ ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە وڵای شاراخان ئەوە ئەگەڕێتەوە بۆ زۆر بەمانەزانین باری دارایی هەموو کەسێک لە ئێستاە زۆر خراپە ئەی پێشتر پێشووتریش دیارە دەرفەت نەبووە بە گوێرە پێویست دەرفەت نەبووە بۆ ئیشمان نەکردووە باشە بەگوێمان لە یەکێک لە گۆرانیەکان بێ زیاتریش قسەی زیاترەکەی دیسان بارانە ئای ڕێزە وایە ڕێزە دایما چاوی
دیسان بارانای عینم موتای و توای مای علا گونای لگازوفی خای وای هروی بارانای نزانم بۆچی یارم باری کرد بۆ ناگایمە کۆچی دەستەکانت خۆش بێ. کاگەڵکەوت پێش ئێرە لەکوێ بووی؟ چۆن پێش ئێرە لەکوێ بووی پێشم بەرنامەیە؟ پێشم بەرنامەیە وەڵا لەگەڵ مامۆستا حەمید وانە جلەکانەوەی بریسکەوتم زانم لەکوێ بووی. وتی شارەزاییم هەیە لە ئامێری ئۆرگا بەڵێ یەک پارچە موزیکمان بۆ بژەنە بەس. دواتریش با دەستکەین بە قسە. ئەو شتێککە خۆت حەزت لێ ئەومان بۆ ئاسفکە. دەستەکانە خۆش کاکەڵکەوت ماندوو ژی بەباز لە ئاواز بکەین بەڵێ مادەم شارەزای تێر لە موزیکە کەواتە توانی کاراسانی بکەی بۆ کارەکانی خۆت بۆ ئاوازدانان. شارە خانەمەی ئاماژەی بۆ بکەم من ساڵی 2007 کە سیدیم کرد گۆرانیەکەم 100 خۆزگار ئێستا لامە بووی هەر وەکو جاران تۆ دنیامە بووی تەجیلم کرده بوو خەریکی کلیپات بووم بووی ئیشی تا ئیشی تاوان نیو ئیشەکانیشم کرده بوو بەڵام لێرەوە ڕێز و حورمەتم بۆی هەیە هونەرمەند دکتۆر ڕەوا وتیەوە میش دەسم لە کارەکەی خۆم هەڵگرت و مادەکە بوو بە مادەی ئەو بەڵام من 2007 دتمەوە ئەو مادەیە واتە گۆرانی تۆ بۆ بەس ئەو بەڵێ 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 باشە بە هەمان ئاواز هەمان ئاوازە ئەتوانی یەک پارچەمان بۆ بڵێ لە بەرنامەکە شاهێتر ئێدە زۆر باشە کەواتە مادەم وایە بەس ئەم شتە زۆر جار بەرگوێمانەکەیە کە هونەرمەندێک گۆرانیەکی ئامادە کردو تەنیا چەند شتێکی بچووکی ماوەیە تۆماریشی کردویان کۆمەڵی کاری بچووکی ماوە لە دەنگا بەڵام لەلاەن گۆرانی بێژێکی ترەوە بێ پەیوەندی تۆ لەگەڵ هونەرمەندی گۆرانی بێژ دکتۆر ڕەوایە چۆن بۆ لە پێشتراوە خان هیچ ڕۆبتێکمان نەبووە بەیەکەوە نەشم بینیوە لە نزیکەوە ئەی ئەم چۆن بردننی ئاواز و بردننی ئەم جۆرە گۆرانی و پەیوەندی ئەویان نازانم چۆن دەستی کەوتووە و چۆن وتێتەوە نایزانم بەڵام ئەوەنی جۆم لێ بوو برادرە تەلەفۆنێکی بۆ کردم وتی کاکە ئیشەکە و ڕاگرە چکە ئیشەکە و تەواو بۆ تۆ تم بۆ وتی لەبەر دکتۆڕەوا و توێتەوە تمش دەستم لە کارەکەی خۆمان کردو باشە کەواتە دیارە ئەگەر هەیە لە ڕێی هاوڕێکی خۆت باوەڕت پێی بووە کارەکانی بۆ تۆمار کردویت هەر شتێکی لەو شێوەیە بووە بەباز لە تێکس بکەین تێکستی میلۆدیەکانت ئەو بەرهەمەی کە باست کرد سەد خۆزگای یار ئێستا لامە بوو ئێمەیەکێکە لە تێکسە جوانەکان هەڵبژاردننی ئەو تێکستانی کە خۆت حەزت لێ بەچی شێوەیەەکە وڵات طبعاً هەر ئەو بابەتانم حەزیە من
ئەمە ئاماژە بۆ بکەم لێرەوە ڕێز و سڵاو مەگەینمە هونەرمەندی گەورە برایم غەریب چکە ئەو ئیشەکانی بۆ کردم هەر ئەوش لەگەڵ ما خەریک بووە ئەو سیدیەش هەر ئەو بۆی کردم باشە بە گوێمان لە بەرهەمێکی تر بێ ئەمەیان ناوی چێم گۆرانیە ئەمەیان سەد خۆزگارەکەیە ئەوەی کەی خۆم ئەوەی کەی خۆتە فەرموو. ئەگەر شەیدار بووم پێم مەڵێن شێتە سەد خەم و دەردم جەفای دووریتە ئەگەر شەیدار بووم پێم مەڵێن شێتە چونکە بە دووری دڵم بیمارە چونکە بە دووری دڵم بیمارە دڵە ڕەنجە ڕووی یارە دڵە ڕەنجە ڕووی یارە هەر وەکو جاران تۆ دنیا مەبوو سەد خۆزگای هەر ئێستا لا مەبوو هەر وەکو جاران تۆ دنیا مەبوو چونکە بە دووری دڵم بیمارە چونکە بە دووری دڵم بیمارە دڵە ڕەنجە ڕووی یارە دڵە ڕەنجە ڕووی یارە
دەنگت خۆش و بەردەوام بی دەستەکانتان خۆش بێت هاوڕێیان جگە لەم ئاوازە چ ئاوازێکی ترێداناوە وڵی دام ناو بەڵام لە ئێستا لە یادم نییە باشە ئەو هاوڕێیانت کە گۆرانی بێژنیە لێیان نزیکی ئاوازە پێبەخشیون یعنی من پیان بەخش نانە باشە وەرم گرتووە بەڵام نەمەخشیوە لەگەڵ خوێندنە وڵی لە چ قۆناغەکە یا وەستاوی مەکتەب تاوا نەکرد باشە ناوچەکەت لە ڕووی هوەریەوە باشە زۆر باشە باشتر بۆ لە جارانیان ئێستا باشتریان زۆر زۆر باش بۆ ئێستا کۆمەڵە زۆر ڕۆشنبیری تایە و بە بەردەوام ئیشی هوەریشی تیاکرێ نا زۆر پێشکەوتو بۆ ئێستا لەوێ چ بەشێکی ناوچە شیرینەکەی چەند چەماڵ یارمەتی دەریتووە بۆ کارە هوەریەکانە شەخصەکانیان ناو هەر چ جێگە بێت چ شەخص بێتیان وەڵاهی شارەخان ئێمە وەکو ستافی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە چەمچەماڵ کاک ڕزگار وە کاک سامان بووە مامسافەی سەڵ بووە جەماعەت بە هەمویان ئێستەلات منە ناوەکانە هەمویان یارمەتی دەرم بوونە و کاگەرێم کاگەرێمی کاکەی ئەمانە هەمویان یارمەتی دەربوون باشە زۆرێک لە هونەرمەندانی گۆرانی بێش جۆرە تەمرینێکی تایبەتیان هەیە بۆ کردنەوەی دەنگەژیەکانی خۆیانیان بەهێزکردنی دەنگەژیەکانیان توی جۆرە تەمرینێکی واکەی وەڵاهی زۆر ئێسمە فترەیەک لەیان ئارتی تەمرینیان پێکردنی قەڵەمیان خستێریان کۆمەڵێک بەرزکردنەوەی تۆنی دەنگ هەبوو یان نزمکردنەوەی هەبوو بۆ زیاتر ناتەقبوونی پێشکەشکارەکانیان بێژەرەکان بزانین ئێوە شتی لەو بابەتە ئەنجامەدەن تۆزێ بەکەمی برۆڤاکەنێمە بوونیش و کارەوە ئەوانە تۆزێ شارەزایت لە مەقامات چۆنە باش باشی باشە پارچەیەک مەقام کە خۆت حەزت لێیە کە خۆت شارەزایی لێ هەیە پێشکەشمان بکەم ئەو خۆشەویستەی کە باسی دەکەم ڕاستەقینەیە یارە جوانەکەم شەرتی وەفایی شەرتی وەفایی گاڵتە و پێناکەم وەک هەندێک گەنجان لە بیرت ناکەم ئای ئای ئاخ با من نەمێنم خۆش بێت کاکەڵکەوت گوێمان لە بەرهەمێکی تر ببێ چەند بەرهەمت ئامادەکردە مشۆ پێم بێت چوار بەرهەمەوەیە وەڵی پێم وابێ ئەمە بەرهەمی سێم با گوێمان لە بەرهەمی سێم بێت و دواتریش بەسەر سێ زیاترەکەین فەرموو
گیانێکی لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک دەستەدا ئێمە گیانێکی لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک دەستەدا دنیا ناتوانێ یەکمان کاتەوە دنیا ناتوانێ یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە ئێمە پەروەردەی یەک خۆڵاوین بۆ یەک مابەست و بۆ یەک پێناوین ئێمە پەروەردەی یەک خۆڵاوین بۆ یەک مابەست و بۆ یەک پێناوین ڕێبواری یەک ڕێی جانابینەوە ڕێبواری یەک ڕێی جانابینەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە بەیمانمان داوە تا لە ژینابی بۆ تەنها ساتێ بێ یەکتر نابی بەیمانمان داوە تا لە ژینابی بۆ یەک مابەست و بۆ یەکتر ماوی ئاگەری لەو دنیاش زیندوو بووینەوە ئاگەری لەو دنیاش زیندوو بووینەوە هەروەکو ئێستا یەک ئەگەرینەوە هەروەکو ئێستا یەک ئەگەرینەوە یەک بۆ یەکتری خۆراکی گیانی بۆ تەنها ساتێ بێ یەکتر نابی یەک بۆ یەکتری خۆراکی گیانی لە تەنگانەدا بۆ یەک قوربانی عەشقی پیرۆزی ئێمە وایە عەشقی پیرۆزی ئێمە وایە هاتە خواوەندیش لێمان ڕەزایە هاتە خواوەندیش لێمان ڕەزایە ئێمە گیانێکی لە دوو دەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ یەکمان کاتەوە دنیا ناتوانێ یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان باتەوە دەستەکانە خۆش بێت کاک ئەڵکەوت
ماندوو نەبن. هەست دەکەیت حەزت لە دەنگی کوێ بێ یا دەنگی تۆ لە کوێوە نزیک بێ؟ وەڵاهی وەکو دەنگم نزیک بێ نازانم چ هونەرمەندێکم نزیکە، بەڵام ئەوەی کە من زیاد گوێی لە ڕاگرم و حەزی لە دەنگەکەم هونەرمەندی گەورە عەدنان کەریم بە تایبەت گوێی لە ڕاگرم و ئەیوب عەلی و ئەمانەی تریش، بەڵام ئەوەی کە دایە من گوێی لە ڕاگرم ئەوە. حەزت لێیە چ گۆرانیەک لە کوردیە بە شێوەیەکی گشتی هی تۆ بووایە مڵکی تۆ بووایە؟ وڵاهی لەم چی نازانم لە یاد نی چ گۆرانێک ئەوە بکەم. خۆشە تۆشتت هەبێ گۆرانی، بەڵام لە ئێستایا نازانم. باشە، خۆزگەی هونەری تۆ بگەی بە چ پلەیەک کە ئاواتە؟ وڵاهی هەموو کەسێ هەموو هونەرمەندەکان خۆزگە و ئاوەتی ئەوە خوازن کە بگەن بە پلێ خۆیان لە ناو خەڵکا بناسرێن و ئیشیان بۆ بکرێ. ئێمە شەروەکو ئەوان حەزەکەم بگەین بۆ پلەی کەوانینە. باشە، کاتی ئەوە هاتووەکەی تر دەستکەی بە بەرهەمێنانی کارێکی تازە جالە کاری نوێی خۆت بێ یان یەکێک بێ لەو بەرهەمانی کە لە ناو سیدیەکە تا هەیە؟ ئیشەڵڵا بڕیارە کارێکت هەبێ یان دەست پێ بکەی؟ ئیشەڵڵاوە ئیشەکەم لەبەردەستایە. سپۆنسەرە دەستەکەوێت؟ نەخۆم خۆت کارەکەی؟ باش. کاگوشاری ژارمەتی مەدا زۆر زۆریش کاگوشیار. کاگوشیار دێرەیە زۆر بەخێر بیت بە هیوای هاوکاری زۆر باشی کاک. هەڵکەوت لەبەری دەنگێکی باشی هەیە. دوا قسەی کاک هەڵکەوت چییە؟ وڵاهی دوا قسەم سڵاو ڕێزم بۆ هەموو برادەران و ئیشەڵڵا بەرەو کاری باشتر ڕۆین. ئەم قەیرانی ئیشەڵڵا بەم زوانە نامێنێت و وەزعێکی باش تووشی ئێمە بێت و وردە وردە ئیشت دەسەکەین بە کارەکانی خۆمان و جارانش ئینشاڵڵا. بۆ ئەو کامێرەیە کۆتایی بە پرۆگرامەکە بێنێتەوە ئێوارەیە گەشمان لە دوا گۆرانی تۆ بێ ئیشەڵڵا هەتا سبەیەکی تر تا تەمان هەموو ئێوارەیە بەرنامەکەی جەنابەت هەتا ئێوارێکی تر خواتان لەگەڵ هەر شاد بن. ماڵەوە خواتان لەگەڵ. خۆشی و شادمانی سەیری خۆتەی ئەزانی چەند ناشیرین و جوانی ئەی گوڵی عەمرم گوڵێ فصلی بهارم کاتی گل و گلزار درکوا گل گل
بلبل بەودەنگە خۆشە لە بۆنی گوڵ نێوەشە بلبل بەودەنگە خۆشە لە بۆنی گوڵ نێوەشە دەستی گرت پیر و جوان بە سۆزی شەو شەڵی شوان ئەی گوڵێ عامرم گوڵێ لە جەولاری واکووکە و دڵ ئاسراوێ ڕۆژ و شەو بۆ